بەڵێ ئەچینە لای تەوەری دووەممان بەڵێ بێگومان هاتوچۆ و بڵێن هۆکارەکانی هاتوچۆیەکێکە لەوانەی کە ڕۆژانە ئێمە بەکاریانەهێنی تر هەست هۆکارێکیانێن بێ کە یارمەتی دەرێکی باشن بۆ جێبەجێکردنی کاروبارەکانی ڕۆژانە. بەڵام هەندێک جار خراپ بەکارهێنانی ئەم ئامێرانی هاتوچۆ و ئەکاکە بێزارکردنی خەڵکی لێ بکەێتەوە. هاوڵاتیانی کفری داواکارن ڕێخستنەوە بۆ چی بکرێ بۆ سیستمی لێخوڕینی ماتۆرسیکلەکان بکرێت چونکە هەمویان نا بەڵام هەندێکیان بوونەتە هۆی ئەوەی کە خەڵکیان بێزار کردووە. ئەنی ئەمە لە زۆر لە شار و شارشکەکانی هەرێمی کوردستان ئاماژەی پێ دەکرێەوە خەڵکی زۆر باسی لەسەرەکە بەڵێ هەندێکیان پابند نین بە ڕێنمایەکان هەندێکیان لەسەر شەقامەکان یعنی پابندیان نییە بە یاساکانی هاتوچۆ لەبەرەوە داواکارن کە هاتوچۆی کفری پێداچوونەوە بەمای بکات بۆ ئەوەی کە ئێمە زانیاری زیاتر وەربگرین لەو بارەیەوە ئێستا پامێرمان سامانکەریم لە کفری و میوانێکی لەگەڵایە بۆی گفتوگوی زیاتر لەو بارەیە بکەن. سامانە بکاتت باش ئێمە دێنە لای تۆ بۆی گفتوگۆ بکەی لەگەڵ میوانەکە تا سەبارەت بۆی کە باسمان کرد. سڵاو بەیانیتان باش ڕەنجە بەیانیتان باش چاوان بەیانی مینێرانی کورسات دووز باش لەم تەوەرەی ئەمڕۆیە ئێمە لە کفتیەوە لەگەڵتانە ئەبین قسە لەسەر بابەتێکەکەین کە ئێستا جێی باسە لە ناو خەڵکە لە ناو هاوڵاتیانی ئەم ناوچەیە بە تایبەتی ناو سنتەری خەزای کفری ئەویش بەکارهێنانی ماتۆرسکیلە یان بڵێم بەداخەوە خراپ بەکارهێنانی ماتۆرسکیلە لەلایەن بەشێک لە هاوڵاتیانەوە کە بووەتە گرفت یان مایی بێزاری بۆ دانیشتوانی ئەم شارە. لە کفریە ژمارێکی زۆری ماتۆرسکیل هەیە کە ڕۆژانە بەکارهێنرێن بەشێک لەمانە بێگومان وەک هۆیەکی گواستنەوە بەکارهێنرێت و بە شێوەیەکی ئوسولی و لەژێر ڕێنمای و یاسادا ئەوانە هیچ گرفتێکیان نییە بۆ خەڵک بۆ کاروبار و ڕایکردنی کاروباری ڕۆژانەی خۆی بەڵام بەشێکی لەلایەن هەندێک لە گەنجانەوە بەداخەوە بە شێوەیەکی ناتەندروست بە شێوەیەکی ناشارستانیانە سوود لەو ئامێری گواستنەوەیە ئەبیندێت لەو هۆکاری گواستنەوەیە ئەبیندێت و بەداخەوە جۆرێک لە جۆرەکان بەهۆی بەرزی دەنگەکەیەوە یان بەهۆی تیش لێخوڕینەوە هەم ڕووداوی هاتوچۆی لێکەوێتەوە هەم زۆر جارە بێتە هۆکاری بێزارکردنی ئەوانی تر. بابەتی ماتۆرسکی لەگەڵ هەندێک بابەتی تریشە تایبەت بە هاتوچۆ من لەگەڵ میوانەکەم بەڕێز ئاراز کەریم عەباس کە بەڕێوەری هاتوچۆی کفریە ئەوم لەگەڵ ئابێت و بەیەکەوە گفتوگۆیەکەکەین. کاک ئاراز بەیانیت باش ئەم کاتتان باش ئەگەر ڕووبلای من بێ. کاک ئاراز ماتۆرسکی لە کفریە خەڵک زۆر گلەی لێ هەیە ئێمە بۆی ئەم تەوەرەمان تەخسیس کردووە یان تەرخان کردووە بۆ ئەمە ئەمانەیە بزانین هۆکاری ئەمە چیەوە لە ماتۆر زۆرە لە کفریە. بەیانی ئێوە و بەڕێز لەگەڵ بینەران و هەموو هاوڵاتیان باش هەڵبەتە ئێمە وەکو بەشی هاتووی قەزای کفری سەرۆ بەڕێوەبراتی هاتووی ئیداری گەرمیان بەڵێ بابەتی ماتۆرسکیل هەڵبەتە بابەتێکە وەکو جەنابەت باست کرد ئێستا نەکو لە شاری قەزای کفری بڵین لە ئاستی کوردستانە بگر لە ئاستی عێراقشتا بۆتە بابەت بەداخەوە بابەتی ماتۆرسکیل هەڵبەتە لە دەسەڵاتی حکوومەتایە بۆ ئەوەیش بگەڕێتەوە بۆ خاڵە سنووریەکان زیاتر حدودەکان تونند و تۆن بکرێتەوە. هەڵبەتە زۆربەی لە ماتۆرسکیلانە کە بەداخەوە داخل دەبن هەمووی ئایا بە شێوەیەکی ناقانونی و بڵین بە قاچاق داخل دەبن بە ئەو ماتۆرسکیلانە زۆربەی بڵین بێسەرەتان کە داخل دەبن هیچ تابلویەک یاخود هیچ تۆمار ناکەن بۆیە ئەمە بەو لێشاو داخل بوونە لە خاڵە سنووریەکانەوە وەکو باسم کرد بە ناقانونی داخل دەبن ئەمە هەمووی بۆتە کێشە و گرفت تەنها بۆ هاوڵاتیانش دەگەڕێتەوە. باشە کاک ئاراز ئەوە گریمانەوەی چۆنێتی داخلبوونی ماتۆرسکیلەکان ڕەنگە پەیوەندی بە لایەنە پەیوەنددارەکانی تری حکوومەتەوە هەبێ ئەو بە لێشاو هاتنە بێ سنووریکی وەدابنێ بەڵام قسە لەسەر چۆنێتی بەکارهێنانیشێتی یعنی ڕاستی بۆتە مایەی هەم دڵە ڕاوکێ هەم بێزارکردنی هاوڵاتیان ئەوە ئیجراعاتان چی بۆی باش بەکاربهێنرێت. ئەلبەتە ماتۆرسکیل وەکو باسم کرد مەرکەبەیە مەرکەبەیەکی باشە ئەگەر بە باشی بەکاربهێنرێ و هیچی لە ئۆتۆمبیل کەمتر نییە ماتۆرسکیل و ماتۆرسکیل جۆرێک لە هاوڵاتیان هەیە مەسەن بۆ نمونە بۆ ئیش و کاری خۆیان بە ڕۆژانە بەکاری دێنن کە کارێکی باشە و لە ڕووی اقتصادیشەوە کارێکی زۆر باشە کە دەچنە سەر کارەکانیان یاخود دەچنە سەر
دەوامەکانیان یاخود ئیش و کارەکانی ڕۆژانیان پێ جێبەجێ دەکەن. بەڵام لێرە بابەتێکی تر هەیە بڵین بەداخەوە کۆمەڵێک گەنج هەیە کە مێرد منداڵن ئەو گەنجانە تەمەنیان جارێ وەکو باسم کرد لە تەمەنی هەژدەیان پڕۆنە کردەوە 16یان پڕۆنەوە کردە بڵێ بگرە و ئەو گەنجانە بەداخەوە وەکو باسم کرد مێردان بە شێوەیەکی خراپ و ناتەندروست بەکاری دێنن و ئێمە وەکو بەشی هاتووی قەزای کفری لەگەڵ سەرجەم دەستگا ئەمنیەکانی قەزای کفری وەکو ئاسایش وەکو پۆلیس تەنسیقی باش لە بینمانایە و بەڕێز قامەتی قەزای کفریش هەر لەسەر خەتا ئێمە ڕۆژانە لە ڕێگای لەژنە ئەمنیەکانمانەوە لە ڕێگای مەفرەزەکانمانەوە ئیجراعات دەکەن بەرامبەر ئەو کەسانی کە وەکو باسم کرد بە شێوەیەکی ماتۆرسیلەکان ئەوانەی کە زیاتر مەسەلەن ئەو ماتۆرسیانی کە با ناتەندروست وەکو باسم کرد بە شێوەیەکە بەکاری دێن کە استفزازی خەڵک دەکەن خەڵک بێزار دەکەن ئێمە دەیاگرین ڕاستەوخۆ ڕوبڕووی دادگایان دەکەینەوە و ئێستا بینیتان خۆتان لە گەراجی ئێمە چەندین ماتۆرسکیل دەست بەسەر کراوە هەمووی بە بڕیاری دادوەر بەڕێز هەموو ئێمەش لە ڕێگای خۆمانەوە ڕەوانەی بەڕۆبراتی هاتووی داری گەرمیانی دەکەین دیارەوەش لە ڕێگای لیژنەکانی خۆیانەوە کە پێکی دێن و هەمووی ئەو ماتۆرسکیلانە دەشکێنرێت و دواتر تەفسیر دەکرێت. باشە ئەمانە بەس ئەو کەسانەیە ئەو گەنجانەیە کە خراپ ماتۆرسکیل بەکارێنن یان ئەوانەشن کە بێ سەرەتا و بێمۆڵەت و کامانە ئەگیرێن لە مەفرەزەکان. ئێمە وەکو باسم کرد بە شێوەیەکی گشتی ئەو ماتۆرسیانی کە بێمۆڵەتن ئەمە ڕاستەوە خۆ ئێمە ئیجراعاتیان لەگەڵا دەکەین چونکە لە ئێستادا ئەو گەنجانەی کە یاخودە هەموو هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی دەتوان ئێستا بێن معاملەکانیان تەقدیم کرد لە بەشی هاتووی قەزای کفری کە پێشتر دەبایە بچێنە قەزای کەلار بۆ دەرهێنانی مۆڵەتی لێخوڕی ماتۆرسکیل وەکو مۆڵەتی یاسایی شۆفێری بەڵام ئێستا دەتوان خۆشبەختانە لە قەزای خۆیان و لێرە لە بەشی هاتووی قەزای کفری دەتوان معاملەکانیان تەواو بکەن و ببنە خاوەن مۆڵەتی شۆفێری و ئێمە ڕێگای خۆیمان ڕێنویان دەکەین ڕێنمایان دەکەین ئامۆژگاریان دەکەین ئەو کار و ئەو یاسانی کە لەسەر ئێمە بێت ئێمە پێیان ڕدەگەین و بەداخشەوەکو باسم کرد کۆمەڵێک گەنجی کەم لەو کەسانەکە بەداخ و ماتۆرسکی بەکاردێن بە شێوەیەکی ناتەندروست و بە شێوەیەکی ناشرین ئەوش دەگەڕێتەوە بۆ خودی خۆیان و یعنی من زۆر جا داوام کردو لە باوکانیان لە دایکانیان لە براگەورەکانیان کە هیچ نەبێت چاودێری مناڵەکانیان بکەن. یەکشتم پێ بڵێ وەکو خۆتان ئەگەر ئامارەکە زۆر وردیش نەبێ ئێستا لەم کاتەیە لە بەردەستا بەڵام لە ماوەی ڕابردووە هەر هیچ نەبێت لەم 6 مانگەی ئەم ساڵا تقریبا چەند ماتۆرسکیلتان دەست بە سەراگرتووە؟ وەڵاوەکو باسم کرد بێن بە شێوەیەکی گشتی ماتۆرسکیل ماشەڵا لە عەدەدانیە گرتنیان ئەوەندەمان گرتووە ڕۆژانە دەستگیریان دەکەین ڕۆژان ڕوبڕووی دادگایان دەکەینەوە ئەوە ئێمە لێی نەوەستاین و لیشی ناوەستین بەداخەوە دەڵێم ینی ماتۆسکی وای کردووە کە بەداخەوە وەکو باسم کرد بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان لە ئاستی عێراق شای ماتۆسکی بۆتە بابەت ئێستا دەبێت حکوومەت خۆی یعنی ئیجراعات توند و تۆ بکاتە بۆ ماتۆسکیانە داخل نەبن بەداخەوە ئێمە لێرە 100 دەگرین 1000 داخلە بێ 1000 دەگری 2000 داخلە بێ بە شێوەیەکی گشتی باسی دەکەم کەواتە ینی ئەمە چارەسەر نییە گرتنیان با بڵێن ئەوە هیچ دەست بەسەر گرتنەکەیان لەم ماوەی ڕابردووە ئەتوانین بڵین ماتۆرسکیل بەشیش بووە لە هۆکاری ڕووداوی هاتووە جگە لە بێزارکردن ینی لە ناو شارە من چەند جارێک مەسەرەن ئەبینین هەر لە ڕاگەیەندراوەکانی خۆتانەوە کە ماتۆرسکیلێک بووە هۆی ڕووداوێکی هاتووە. بەڵێ وەکو باسی کرد بەداخەوە یعنی زۆربەی ئەو حوادسانەی کە ڕوئەدا لە بڵێ هاتوچۆ زۆربەیان ماتۆرسکیلن بەداخەوە کە ئەو شۆفێرانش یاخود سەرنشینێکی لەگەڵدایە بەداخەوە یان بچووکترین ڕوودا و تووشی زەرر و زیانێکی گەورە دەبن خۆیان یاخود جەستەیان یاخود دەمرن یانی بەداخەوەکو باسم کرد هیچ سەلامەتیەک لە خۆیانشان نییە بۆ نمونە کڵاو بەکاردێنن یاخود دەستکێش بەکاردێنن یاخود ئەو شتانەی کە بۆ حیمایەتی خۆشیانە بەکارهێنایان بەداخەوە ینی بەڵێ بەداخەوە ینی وەکو باسم کرد ئەو ڕووداوانەی ماتۆرسکی زۆر بووە بگە لە ئاستی عێراق و کوردستانشە زۆر بەداخەوە هەر لەم ئەم تەوەرە بکەین بە دەرفەتی قسە لەسەرەوە بکەینەوە جگە لە ماتۆرسکیل ئۆتۆمبیلی بێسەرەتا و ئۆتۆمبیلی با بڵێن ئەوانەی کە هیچ پەراوێکیان نییە لەبەرەوەی ناوچەکەمان هاوسنوورە لەگەڵ ناوەڕاست و خوار و عێراقا بۆ ئەمانە هیچ گرفتێک هەیە لە کفتیە وەکو ئێمە وەکو هاتچۆی قەزای کفری بڵێن وەکو شاری کفری خۆمان هاوسنووری لەگەڵ ناوچە دابرێنراوەکانە بگرە ئێمە ئەو کێشە و گرفتانە زۆربەی تووشی ئێمە دەبن ئێمە ئۆتۆمبیلە بێسەرەتانە ماوەک پێش ئێستا هەر بە بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ئۆتۆمبیلانە کۆدێکیان بۆ دروستە کرد وەها وەکو تۆماریانیان دەکرد بەڵام وەکو بڵێم ڕقەمیان پێیان نایە تەنها وەکو ئامارێک تۆماریانیان دەکرد لە
بەڕێوەبەری گشتیەکانە و ئێمە ئەو ئۆتۆمبیلانی کە داخل بوون کۆدێکیان بۆ دروست کرد بەڵام ئەو ئۆتۆمبیلانە بە هیچ شێوەیەک نابێت لە شەقامە بەکاربهێنرێت هیچ شێوەیەکی نایاساییەکە لە شەقامە ببیندێت وەخۆ بۆ خۆیان تووشی ڕووداوێکی هاتچۆ بن ئەمانە هەمویان پەڕیان بۆ دەکرێتەوە دەدێتە دادگا و دڵنیاش بن دادگا ئۆتۆمبیلەکان دەست بەسەر دەکات بەرنادرێن چکە ئۆتۆمبیلانە هیچ بێسەرەتان و هیچ ساڵانیان نیە هیچ ئەوەلاتیکان نیە. کاکاراز من وەک دوا پرسیارم ئەگەر لەم گفتگوۆیە لەگەڵ جەناب تابیکەم ماوەیەکە دەرهێنانی مۆڵەتی شۆفێری و ئەو تاقیکردنەوەیە هێنراوەتە کفری لەم ڕۆ چی کاراسانێکتان کردووە ئەمە کاراسانیە بۆ ئەم خەڵکە بێگومان. سوپاس بەخوا ئێمە لە ماوەی دەست بەکاربوونمان لە وەکو بەڕێوەبەری بەشیاچوی قەزای کفری توانیمان بە هاوبەشی لەگەڵ مەڵبەندی تەندروستی قەزای کفری داوی جێگای دەستخۆشیە کە توانیمان فەحسی چاوە تا پشکنی چاو بهێنە قەزای کفری کە پێشتر هاوڵاتیانی قەزای ئەم کفرێت دەچوونە کەلار بۆ پشکنینی چاوێک ئەو ئێستا ئەوە کاراسانیە کە لە شارەکەی خۆیانەوەکو باسم کرد دەتوان پشکنی چاو بکەن بۆ دەرهێنانی مۆڵەتی شۆفێری و دیسان بۆ تازەکردنەوەی مۆڵەتی شۆفێری تەنانەت خوێندکارانیشمان زۆر جاوە دەگیرن بۆ کۆلیێژوو بۆ پەیمانگاکان دەتوان هەر لێرە دەتوان لە قەزای کفری سوودمات شتێکی باشە و بەنسبەت دەرهێنانی مۆڵەتی شۆفێریشەوە هەر پێشتر هەروە خەڵکی ئەم قەزایە دەچوونە کەلار بۆ دەرهێنانی مۆڵەتی شۆفێری یاخود بۆ شارانی تر بەڵام ئێستا خۆشبەختانە بگرە ئێمە سوودمەندین بۆ ناوچە دابرراوەکانیش وەکو کەرکووک وەکو ناحی جەبارە وەکو ناحی قەرەتەپا وەکو شاری دووسخومات و کە هەموو ئەمە سەر بە ناوچە دابرراوەکان بەڵام لە داهاتوە ئیشەڵا هەر کوردستانین و ئێستا هەموو ئەو هاوڵاتیانە بە تایبەت کوردەکان دێنە قەزای کفری و سوودمەند دەمن لە دەرهێنانی مۆڵەتی شۆفێری و سواسی بەڕێوەبەری هاتووی گەرمیانشەکەم کە هاوکارێکی باش بوومە بۆ ئێمە لە دەرهێنانی مۆڵەتی شۆفێری کە ئێستا لە قەزای کفری هاوڵاتیان دەتوانن مامەڵەکانیان تەواو بنە خاوەن مۆڵەتی شۆفێری. زۆر سپاسم بەیانیەکە لەگەڵمانە بووی چاوان ئەگەڕێمەوە بۆ لای ئێوە ڕەنجە بەو هیوایی لەم تەوەرەیە هەندێک بابەتمان خستبێتە ڕوو کە جێی سوودی هاوڵاتیان بێت و بەشێک بێت لەو هۆشیاری کە ئەرکمانە بیگوێزینەوە بۆ بینەرانی کورسات نیوز کە لە ڕێی شاشەی کورسات نیوزەوە هەندێک لەو ڕێنمایی و یاسا تایبەتانەی کە پەیوەندی بە بەکارهێنانی ماکوس دەستخۆش سامانکەریم پامەری کورسان نیوز کە لە کفریەوە لەگەڵمان نابوو سپاس بۆ میانەکەشی بەڕێز ئاراسکەریم بەڕێوەبەری هاتوچۆی بەشی هاتوچۆی کفری کە میوانی سامان بوو.